لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ماوەیە کە لەگەڵ زیادبوونی ژماری توشبووان بە کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا توشبوونی کۆرۆنا لە ناو منداڵانیشدا دەرکەوتووە یاخود تۆمار دەکرێت. ئەمە لە کاتێکدایە پێشترە و دەستەواژەیە زۆر بەکاردات کە مناڵان تووشی کۆرۆنا نابن. ئەو مناڵانەی کە توش دەبن نیشانەیان جیاوازە یاخود هەمان ئەو نیشانانەیان دەبێت کە لە گەورەشدا هەیە. میکانیزم و بەکارهێنانی دەرمانی چارەسەر بۆ مناڵ چۆنە و چییە؟ بە هەمان شێوە دەرمانیان جیاوازە یاخود وەکو ئەو دەرمانانەی کە بۆ گەورە بەکاردێ بۆ ئەوانیش بەکاردێ. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە مناڵ چۆن کەرەنتینە ئەکرێ ئەگەر توش بوو بێ یاخود بەرکەوتە بێ. دەکرێت نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا بۆ مناڵان لە هەرێمی کوردستان دروست بکرێت یاخودنا. ئەمە کۆمەڵە پرسیارن کە لەسەر توشبوونی مناڵان بە کۆرۆنا دەکرێت. ئەمڕۆژ وەزارەتی تەندروستی هەرێم لە هەنگاوێکدا بڕیاری داوە هەر قوتابی و مامۆستایە کە نیشانیان هەبێت ئی نەخۆشی یاخود پەتا بێ بەرامبەر پشکنینیان بۆ بکرێت. بەپێی دوایین داتاش ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 1078 کەس تووشی کۆرۆنا بووە. لەو ژمارەیەش ئەمڕۆ 15 کەس گیانی لەدەستداوە. لە تەوەری یەکەمی گەرما و گەرمدا لەگەڵ دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان لە سلێمانی باز لە تۆمارکردنی کۆرۆنا لە ناو مناڵاندا دەکەین. دکتۆر پشدەر بەخێر بێت. بۆچی کۆرۆنا لە ناو مناڵانە دەرکەوتووە؟ جاران دەوترا مناڵ تووشی کۆرۆنا نابێ. ئەمە ڕەهەندێکی زانستی هەبوو یاخود پێشتر تۆمارکردنی کۆرۆنا لە لای مناڵان هەبوو بەڵام وەکو ئێستا هەستی پێ نەکراوە. خۆی سەرەتاش نەوتراوە کۆرۆنا لە ناو مناڵانە نیە بەڕاستی تۆزێ زۆر جار لێکدانەوەی هەڵە بۆ قسەکان نەکرا. ئێمە سەرەتا ئەوە بەڕاستی خۆم یەکەم کەسیش بووم لە ئەوی خۆمانە کە بڵاوم کردەوە کە کۆرۆنا لە مناڵانە کەمتر تووشە بن و بە سوکتری ئەگرن و ڕێژەی توزبوونیشان بە قورسی کەمترە. بەڵام دایم خەڵک لەو کاتەیە کە تۆ ئەم دەستەواژەیە بەکارێنی بەشی دووەمی بەکار نان چون ئەمەڵ تۆڵی کەمتر ناڵی نەخێر ئەڵی کەمتر ئەمە کەوتی کەمتر یەکسەرمان بەلای ئەوەیە ڕۆشنکەیتر مناڵ توش نابێ و سەلامەتەوە بەتاڵەتی شتێ خۆرەمە لە هەموو دنیا شام شتێ بوو بەڵام ێستا لە هەموو دنیا لەبەریان ڤایرۆسە تازەیە بەڕاستی بەردەوام لێ کۆڵنەوەی تازەی لەگەڵاکرێەوە بەردەوام حاڵەتی تازەتر و ماکی تازەتری لێ دەرەکەوێت بۆیە هەست دەکرێت جاران ئەوترا لە ستادەی ئەوانەی توشبوون لە مناڵان ئێستا وترێت لە 16 بەرز بۆتەوە لە 16 وانی کە توشبوون لە مناڵان جاران ئەیوت کەمترین مناڵ لەوانەیە ماکی لێ دەربکەوێت یاخود تووشی حاڵەتی قورس بێت بەڵام ێستا ئەوترێت کە ئەم حاڵەتانە لە ناو وڵانیشە بەرز بۆتەوە و ئێمە چاوەڕێشمانە کرد لەگەڵ هاتنی وەرزی پاییز و هاتنی وەرزی ئەنفلۆنزا و پەتای هەڵامەت و هەوای وشک و سارد لەگەڵ بەرزبوونەوەی توشبووان بە ئەنفلۆنزا و پەتای هەڵامەت ڕێژەی توشبوون بە کۆرۆناش لە مناڵانە بەرز دەبێتەوە بۆیە ئەم تەوقعاتە ئەم چاوەڕوانیە ڕاست دەچوو بەڵێ زیای کردووە و چاوەڕوانەکرێت لە ڕۆژانی داتوە زیاتر بەرز بێتەوە لەبەری خۆ دەزانین لە کوردستان ئەم وەرزە بەرە وەرزی هەوای وشک و هەوای سارد دەچێت کە لەو کاتانەیە عادەتەن توشبوونی مناڵان بەم نەخۆشیانە زۆر ڕوو لە زیابوو نەکات. تەنها گۆڕینی وەرز کاریگەری هەیە لەسەر زیادبوونی کۆرۆنا و بە دیاریکراویش لە ناو منداڵانە یاخود بۆ مناڵ حاڵەتی جیاوازتریش هەیە. وی ڤایرۆسە زۆر شتی سەری تیا بەڕاستی نە وەرز ئەزانێ نە گەرما و سەرما ئەزانێ نە زۆر جار هەیە لە خێزانێکە خۆ دەزانی زۆری تووشە بێت لەوانێ دانەی کتابی هەر توش نابێت بەردەوام لەگەڵ شانێ زۆر حاڵەتی زۆر سیر ڕۆدا تاسە بەتاتیم پێم وایە تاسە هیچ یەکێک هۆکارێکی دیاریکراونێ بۆیە تەسەوڕەکرێت لەگەڵ بەرزبوونەوەی توشبوون لەوانەیە پێشتریش ئەم شتانە هەو بێت مناڵ تیا دەرکەوتووە بەڵام لێستا لەبەری لەوانەیە مناڵەکەی لەگەڵ کە تووشی پەتای هەڵامەتە بێت وایە تووشی ئینفلۆنزا بێ کاتێکە تۆ گومانەکەی چونکە نیشانەکانیشان زۆر لێوەکەم نزیکە لە مناڵانە بۆیە سەیرێکی لەوانەیە پۆزیتیڤ دەچێت و ئێستا لەبەری حاڵەتەکان لە کۆمەلگایە زۆر زیایی کردووە وایە بەدڵنیایەوە توشبوونی مناڵانیش زۆر زیاکە و زۆر جار من چەندین نەخۆشم بینیوە لە ماوەیان سەیرەکەی چەند خێزانێک هاتوون بۆ لامان کاڵێ دکتۆر خۆمان کۆڕۆنامان گرتووە ترسین مناڵەکەشمان توش بێت یا چی بکەین توش نەبێت کەچی سەیرەکەی ئەسڵان لە یەکەم جارە مناڵەکە توش بووە مناڵەکە ئەمانی توش کردووە یعنی مناڵەکە خۆی هەڵگر بووە لەبەر ئەمان زۆر گرنگیان پێنایەوە زۆر بایەخەوە هەر ئەوە لە مێشکیانەماوەتە کە مناڵ بەی شێوە ناگرێت بەڵام مناڵەکان ئەمانیان توش کردووە بۆیە ئەمان ژەکرێت گەورەکان توشکردنەوە مەترسی بۆ سەرجیانی گەورەکان دروست بێ بۆیە چاوەڕێکرێ کۆرۆناش هەر وەک ڤایرۆسەکانی تر ئەنفلۆنزاوانە حەزی لە زیاتر بەڕاستی لەگەڵ جەوی سارد و وشکا بێت ینی شێداریتیانە بێ بۆیە چاوەڕێکت ئەو ماوەیە زۆ بەرز بێتەوە لەگەڵ ئەگەر وەک پار تەنانەت ئەگەر وەک پاریش بین کە پار پەتایەکی زۆ قورس لە ناو مناڵانە بڵەوە بۆیەوە ژیانی چەندی مناڵ لە ژیانە لە دەزیا و مەترسی لەسەر ژیانی چەندینیش دروست بوو بۆیە تەسەوڕەکرێ ئەم ساریش بە شێوێکی قورس
هەم پەتای ئینفلۆنزا و هەم پەتای هەڵامەت وە لە هەمان کاتا کۆڕۆناشیاتوتە سەر. بەڵێ لە ڕووی تەمەنەوە ئاماژەی پێ بدەین تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ توشببوونی کۆرۆنا لە ناو مناڵانە نەخێت لە یەکەم ڕۆژ احتیمالیە توژێ بە تایبەتی لەو دایکانەی کە خۆیان هەڵگر بن یا توشببوو بن لەوانەیە مناڵەکانیان لە ساحەت تاگەر لەو کاتێک کە لە دایکیشە بێت لە 100 بۆ 5 جێگەری هەیە توش بێت بەڕاستی لە ڕۆژ یەکەمەوە بۆیە لە دواتریشە لە کاتێک کە گەر شیری خۆی پێبالەوانەیە لەو کاتەیە ڕژی توشببوونی مناڵەکان زیاتر بێت بەڵام گرنگترین شێت ئەوەی کە ئێمە باسی کەین بڵێن لە چتەمەنێکا بە زۆری بە قورسی ئەگرن جاران نایوت مناڵی خوار 10 ساڵ هەر زۆر بەدەگمەن تووشە بێ بەڵام ێ ساڵن مناڵی خوار 1 ساڵ زۆر بە قورستری لەوانەیە بگرێت لە چاو ئەوانی تر و ناڕەحەترە و لەوانەیە مەترسی بۆ سەر دروستکە بۆیە ئەم شانە وردەودە لە گۆڕانکاریە لەبەرەوەی خۆ دەزانی بەردەوام توێژینەوەی لەسەر کرێت وەشتی تازەتر دەرەکەوێت بۆیە ئێستا ئەڵێن منداڵی خوار 1 ساڵ زۆر ینی ئەبێ بە گرنگیەوە چاودێریکی وردی بکرێت بۆی توش نەبێت لەوانەیە چونکە مەترسی بۆ دروستکات وە لە 1 ساڵ تا 10 ساڵان باشترە بەڕاستی بەس ئەوە نییە کە ئێمە بڵین کاڵین باشترە مە بەسمانەوەی لە چاو گەورە باشترە ئەگینا ئەوانیش احتیمالێ بە قورسی بگرن و لەوانەیە مەترسی بۆ سەرژیانیان دروست بێت بەتایبەت ئەو مناڵانەی کە نەخۆشی دڵیان هەبێت یا سنگیان هەبێت یا کۆندامی هەرسوچگەریان هەبێت یا مێشک و دەمەریان هەبێت یا ڕەبۆیان هەبێت ئەوانە بەڕاستی لە مەترسی تایبەتان بۆی کە تووشی نەخۆشی قورس بن تەنانەت ژیانش لەدەست بن. بەڵێ لە ڕووی نیشانەکانەوە ئەو نیشانانەی کە لە مناڵا هەیە کە هەستی پێ بکرێت تووشی کۆڕۆنا بووە چ جیاوازێکی هەیە لەگەڵ کەسێکی گەورە و پێگەیشتوودا نیشانەکان لە یەکە و نزیکن بەڕاستی زۆر بەڵام لەبەری مناڵ خۆ دەزانی ناتوانەوە گەورە نیشانەکان دەرببڕێت لەوانەیە بۆیە تۆزە قورستر بێت بەڵام ئەوەی کە جیاوازیەکی هەیەوەیە کە لە مناڵە لەوانەیە کۆکەی وشکی لەگەڵا بێت لە هەمان کاتدا لەوانەیە نیشانی وەشی لەگەڵا بێت لوتەڕیشی لەگەڵا بێت بۆیە لە مناڵە تۆزێ لێکچوون هەیە لەگەڵ گەورانە زۆر لێکچوون هەیە و لەگەڵ پەتای هەڵامەت و ئینفلۆنزاش لێکچوونی هەیە مشکل لەوەدایە بەڵام لەوانەیە زۆر جارێ ماڵین ئەگەر هەستی کرد مناڵەکە تایەکی زۆر بەرزی هەبوو بە تایبەتی لە 24 ساعتە دانەبەزی وشکە کۆکەیەکی زۆر توندی لەگەڵا بوو هەنێک جار تەنانەت لوتەڕیش لەگەڵ یابێت وەگەر هەستی کرد ئازاری سنگی هەیە و لە هەمان کاتداگەر سەرگەش خواردنی هەبوو یا هۆشی بەرەو خراپی ڕۆی زۆر جار تەسەوڕ کە بەسکچون و شانەوێت مناڵ لە گەورەش ئەم شتەیە هەیە ئەگەر هەستی کرد بێتاقەتێکی زۆر بوو هەستی بۆنکردن و تامکردنی نەما مناڵەکە ئارەزوی خواردنی نەما ئەمانە و نیشانان کە ئەکرێ گومان بکرێت کە ئەم مناڵە کۆڕۆنایەتی بە تایبەت ئەگەر لە ناو خێزانەکەیە کەسێکە بێت توشببووی کۆڕۆنا بێت و یاخود لەو شوێنانەی کە مناڵەکە هاتوچۆی بۆ کردووە یا بەرەکەوتنی هەبوو لەگەڵێکێکە کە توشببووی کۆڕۆنا بێت بەڵام لە گەورە حاڵەتێکی دیکەمان هەیە ئەم نیشانانەی کە ئاماژەر پێدا خەڵکانێکی زۆر تووشی کۆڕۆنا بوون نیشانەیان نەبووە بۆ مناڵیش دروستە بۆ مناڵ زۆرتر دروستە واتە کرێ مناڵ ئەگەر بۆ نمونە لە گەورەیە لە 160 یا لە 150 وانەی کە توشببوون و نیشانیان لێ دەرنەکەوت یا نیشانەکان بە سوکی گرتووە ئەکرێت لە مناڵە لە 170 بێ زیاتریش بێ بۆ نمونە بەڵام وەیە مناڵ گوێزەرەوەیەکی باشە ینی چۆن گوێزەرێکی بەتوێن بڵێ خراپ نەک باشیش بۆی کە مناڵەکە زۆر هەستی پێ ناکرێت لایەن دایکواوکان و گرنگی پێ نادرێت یا ئەڵەن لەبەرەوەی نیشانەی بە قورسی نەکتۆ بەڵام لە هەمان کاتدا زۆر بە خراپی گوازێتەوە بۆ خەڵکی تر و لەوانەیە خەڵکی گەورەتریش توش بکات بەڵێ کاتە هەموو مناڵە گومانی لەسەرە کە کۆڕۆنای هەبێت بەدڵنیایەوە ئەکرێت چاوەڕێ بکرێ بەڵام ئێمە ئەمە بۆیە ناڵین کە خەڵک ترسێنن بەڕاستی چونکە ئێمە ئەمانەیە هاوسەنگەر ڕاگرین لە بینی دووشتا بەداخەواڵم زۆر جار خەڵکی ئێمە خوێندنەوەی هەڵە بۆ شتەکانەکە کاتێک ئێماڵین گومانەکرێ ئیتر بۆ مانایانی کە ئیتر هەموو مناڵ ژیان لە مەترسیدایە و زۆر بەم شتەیە بۆ یەکرێ ئێمە بڵێین مناڵ لە چاو گەورەیە کەمتر سوکتر مەترسیدارتریان کەمترە بەڵام من دایم ئەماڵم ئەمە لە دوای ئەوە دەست پێکەم بەڵام مناڵیش تووشە بێت بە قورسیە گرێ ژیانیش لە دەزەیە بەڵام ڕێژەکەی لە چاو گەورەیە کەمترە بەڵێ دکتۆر پشدار باس لە مردن و چاکبوونەوە بکەین لە ناو مناڵانە هاوشەوەی گەورە ستاندەرێکی هەیە بۆ گیان لە دەستدان یاخود ئەوش هاوشێوەی گەورەکان ئەیگرێت نەخێر کەمترە زۆر کەمترە لە چاو گەورەیە ینی با ئێمە ڕاستگۆبین لەمەیە یعنی تۆ تا ئێستا ئێمە تەسەوڕەکرێەوەی کە لە ناو خستخانەکەی ئێمە سێ چوار مناڵ بە بەڵام خۆیان نەخۆشی درێژخانیان هەبوو نەخۆشی دڵیان هەبوو نەخۆشی سنگیان هەبووە ئەمانە هەڵگری کۆڕۆناش بوو گیانیان لەدەستاوە یعنی ئێمە بیرمان نەچێ پار لە ئینفلۆنزاکە ڕۆژ نەبوو دووسێ مناڵ گیان لەدەستنەوە ینی ئینفلۆنزاکە لە مناڵان زۆر قورسترە کە ئێمە ترسم هەیە لەوەی ئینفلۆنزای پار بگەڕێتەوە زۆر قورسترە لە کۆڕۆنا بۆ مناڵان ینی بەڕاستی ئێمە پار لەو نەخۆشخانەی ئێمە بەشێکی زۆری ئەوانەی نەخۆشی درێژخانیان هەبوو گیانیان لەدەستا بۆی ئەو ئینفلۆنزای پار هەبوو کە زۆر قورس بوو بەڵام ئێمە ئەبێ دایم هاوسەنگی ڕاگرین لەم بینەیە بڵێن مناڵان کەمتر سوکتر ڕێژەی ینی توشببوونیان بە قورسی کەمترە بەڵام
مناڵانیش تووشە من بە قورستری ژێگرن ژیانیش لەدەستدەن یعنی بۆیە ئەم شتەیە ئەبێ ئاوا خەڵک تۆزێ خوێندنەوەیکی دروستی هەبێ بۆ شتەکان یعنی بێت هێبگا کە مناڵ ئەکرێت توش بێت ئەکرێت بە قورسی بگرێت ئەکرێت گیانیش لەدەست بە بەڵام کەمترە بەڵام لە هەمان کادا مەترسی گواستنەوەی بۆ گەورەکانیش زۆرە وەکو نەخۆشخانەی مناڵان یاخود وەکو ئەو تیمانی کە کارەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی نەهار بەتەنها لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی هیچ هەڵمەتێکی هۆشیاریتان هەیە کە لەم وەرزەوە دەست پێ بکاوە بە تایبەت مناڵان بگرێتەوە بەڵێ وڵی ئێمە خۆمان ینی وەک شتێکی ئۆرگەنایز نییە بەڵام بەڕاستی ئێمە خۆمان هەمومان لە ئاستی خۆمانەوە بەردەوام لە ڕاگەیاندنەکانە من لەمەوەی هەم دووسێ ڕۆژەیە لە چەندین ڕاگەاندنە قسەم کردووە و بەردەوام پێشتریش خۆم لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی خۆمە یاخود لە ڕێگەی پیجەکەی خۆمەوە ئەین بەردەوام هوشیاری بڵاو کردوێتەوە تەنانەت من لە مانگی 4 و 5 هۆشداریم یا بووکە ئەم شتێ احتیمالیە زۆر ڕووبات بەڕاستی بۆی خەڵک ئامادەکاری بکە هەمەوەی کە خۆم بەڕێوەبەری نەخۆشخانەکەشم بۆی ئامادەکاری بکەم چونکە ئێمە دایم شتێکێ لە ناو خۆمانە زۆر جا من ئەم شتێم کردووە کاڵم بە ئەم شتێ بکەین ئەڵجا خۆی ژن ڕووی ناوە کاکتۆر بۆیە ئێمە پێشەوە شتەکە ڕووبات ئێمە بە ئامادەکاری بکەین جا کە ڕوویا قیمەتی چی هەیە ینی کاتێک لە نەخۆشخانەکەی من ڕۆژانە مناڵ مرد و شوێن نەبوو ئۆکسسیژینی تیانە بوو ئیتر قیمەتی چی هەیە من ئامادەکاری بکەم چخۆ تا و کاتی ئامادەکاریەکان تەواو بێ پەتاکەش تەواو بێت ینی بۆیە ئێمە من لەو کاتەوە هۆشداریمیەوە بەڕاستی هەم بە حکوومەت و هەم بەڕێوەبەراتی گشتی و هەم بوو هەموو ئەو خەڵکە دڵسۆزانەی کە هاوکارمان بەڕاستی لە نەخۆشخانە و لە دەرەوەی نەخۆشخانە خەڵکێکی زۆر هاوکاری ئەمەیە بۆ ئێمە ئەو کاتە دەستمان بە ئامادەکاری کردووە بۆیە لە ئێستاە تا ڕادەیەک ئامادەین بەڵام لە مانگی داهاتووە تقریبا لەوانێ مانگێکی ترە نەخۆشخانەکەمان توانێت لەوانێ بێ بە دوو هێندە کە ئەگەر ئیشەکان نەوەسێ بەڕاستی و لە یەکەی کۆرۆناش بەنیازین لەم چەند ڕۆژای شەڵاکرێتەوە ئۆکسسیژینەکە تەنها ماوە بە بەشێکمان هەیە ئەیکەین بە تەواوی ئەوەی کە ئێستا تەواوی تیایکەین بە شوێنی کۆرۆنا تەنها ئۆکسسیژینە ڕەبت بکرێت بۆ بەر بۆی کە بە تەواوەتی چونکە ئێمە تەواوی سیستەمی ئۆکسسیژینەکەشمان نوێ کردوێتەوە بە باشترین مەوادی ئەڵمانی و شتەکانی ئەڵمانی بۆی لە هیچ کاتێکە ئێمە نەخۆش کێشەی بۆ دروست نەبێت مشکلی بۆ دروست نەبێت لەسەر پێداویستەکان بەجا قساکەم بەڵام هەر لەسەر هەڵبەتەی کە دەست پێەکەن ئەگەر بایکۆت نەبووایەوە بەتایبەت لە پارێزگایکی وەکو سلێمانی داوامی خوێندنگاکان نەکرایەوە و بە سەرتاسەری لە هەرێمی کوردستانە بە ڕسمی داوامی خوێندنگەکان کراوەتەوە کردنەوەی داوامی خوێندنگاکان دەبێتە زامنێ یاخو هاندەرێک و هۆکارێکە بێ بۆ زیادبوونی توشبوو بە کۆرۆنای لای مناڵان بەدڵنیایەوە ئەبێت ژمارەی توشبوون بە کۆرۆنا زیاکە بەڵام بیرمان نەچێت ینی ئێمە بێت تۆزێ گەورەتر بیر بکەینەوە ئێمە بێ بیر لەوە بکەینەوە لە داهاتووە چی ڕوئەیە گەر ساڵێ بۆ 2 ساڵ داوامی خوێندنگاکاندا بخرێت منداڵ بێبەش بکرێت لە فێربوون لە زانست لە پەروەردە لە هۆگربوون بە موبایل و بە ئایپاد و بەمانەشان ئێمە بێ ئەم دوو شتەیە بەڕاستی هەردووکی باڵانسی ڕاگری مندایم ئەم شتەیە باسەکەم من خۆم شخصیان هەرچەند لەوانەیە کۆمەڵێک زۆر لە هاوڕەکان لەگەڵمانە بێ من بە هیچ شێوەیەک لەگەڵ داخستنی خوێندنگانیم بە هیچ شێوەیەک تەنانەت تۆ بیرکەرەوە ئەگەر ژمارەی مردن دوو ئەوەش زیاکات بەڵام تۆ لە داهاتووە جیلێک ئەپارێزی لەوەی کە ئەم جیلە دەسوپێسپی بێت کە هیچ فێر نەبێت کە هۆگری موبایل و ئایپاد نەبێت یان ئێمە ئەبێت تۆزێ شتەکان گەورەتر بیر بکەینەوە ئەمە ئیشی حکوومەتە ئەرکی حکوومەتەکە هەم ئەبێ خوێندنگا بکاتەوە هەر لەمە هەمان کاتدا ئامادەکاری بکات بۆ خۆپارێزی بۆی مناڵان چۆن فێر بکرێن خۆپارێزی بکەن کۆمەڵێک ڕێنمایی زۆ بەسیط تاکرێت لە مەکتەب ینی ڕێنمایی بکرێت وا خود جێبەجێ بکرێت بۆی کە توژبووی تۆ لە وڵاتێکی لە وڵاتە ئەوروپیەکانە لە وڵاتی وەک بەریتانیا ئەڵێ تەنانەت لەو منتیقانەی کە های ڕسکن زۆ مەتیسیدارن بەڵام بە هیچ شێوەیەک مەکتەبدا نەخراوە بیرمان نەچێ ینی ئەوان زۆر لێمە زیرەکترن ئێمە ناکرێت حکوومەت بۆی کە خۆی لە توانایە نەبێت ئامادەکاریەکان کایتر خۆی بدزێتەوە لەو شتێکی کە خوێندنگەکان نکاتەوە بە هیچ شێوەیەک من خۆم شخصیان بەڕاستی تامان قساگەم چونکە دڵیان کۆمەڵ هاوڕێ هاوڕێ ینی هاودەنگنی لەگەڵ منە بەڵام من خۆم شخصیانەوەی کە زۆرشم لەسەر پێونەتەوە مەترسی کەرنتینەکردنی مناڵ لە ماڵەوە مەترسی هۆگربوونی مناڵ بە موبایل و ئایپاد و ئەو ئامێرە زیرەکیانەوە لە هەمان کاتە تەمبەڵبوون و هەمان کات قەڵەوبوونی مناڵ لە هەمان کاتە دووربوون لە زانست و پەروەردە زۆ زیاترە چەند بەرابەر زیاترە لە توشبوون بە کۆرۆنا و تەنانەت مردنیش بەڵێ دکتۆر پشدەر خۆپاراستن لە ناو گەورەدا هەندێک هەنگاوی هەبوو جگە لە تێکەڵ نەبوونەکە هەندێک کەس لەسەر ئاستی خۆی بەپرسی دکتۆر بێ بەپرسی دکتۆر بێ ڤیتامین دی خواردووە ڤیتامین سی خواردووە یاخود هەندێ زینک هەیە زینکی خواردوم دەرمانانیان بەکارهێناوە وەک هەنگاوێک بۆ خۆپارێزی بۆ مناڵ شتی وا لە جۆرە هەیە کە بیخوات و تۆزێ توشبوون بە کۆرۆنا دوورخاتەوە خۆی ئەمانە توشبوون دوور ناخاتەوە با پێ بڵم ئەمانە مەترسیەکانیان کە توش بوویت لەوانەیە مەترسیەکانی کەمترەکەن ئەی بۆنمە چەندین بەحث کراوە ئەوانەی کە ڤیتامین دی لە ناو جەستەیە باش بێت نیشانەکانی کەمترە بە قورستری نایگرن ینی ئەمەها
یەکێک لە شتەکانی تر زینک ئۆمێگا 3 ئەمانە کاخورێت ئەمانە بۆیە کە تۆ سیستەمی بەرگری و باشکات یعنی با پێ بەڵام ئێستا بەڵام هەندێک جڕا هەیە لە کاتێک کە تووشە بی بە قورسی یەکێ لێکە شگەورەکان ئەگەر تۆ منعایەکی باشە هەبێ لە سەرەتایە بەرگریت لەکان منعای لەوانەیە ڤایرۆسەکە لە ناوبەرێ بەڵام کاتێک ڤایرۆسەکە بە ڕۆژەیەکی زۆر چێتە ناو جەستەوە کاتێک زۆر جاخۆ کارەسات لەوە دروستە بێ کاتێک کە تۆ منعایەکی زۆر باشی هەیە لەگەڵ بڕێکی زۆر ڤایرۆس شەڕەکات ئەو کاتە لە ئەنجامی ئەو بەریەکەوتنە زۆر جار جەستە و زەرری زۆر زیان بە جەستە دەگەم ڕاستی هۆیەکە لەو شتانی کە دەرسی دیکادرۆن بەکارێنێ سیستەم بەرگری تۆزێکەمەکاتەوە ینی هاوانی کە ئەگەر حاڵەتی زۆر ترسناک بەڕاستی ینی بیرمان نەچێت هەموو ئەم شتانە تازەن ینی بەنسبەتەوە چونکە تۆ لە سەرەتایە بێ مەنای خۆ بەرزکەیتەوە بەڵام لە دوایە سیرەکەی کە حاڵەتت بەرەو ترسناکی ڕوا ئەبێت تۆ مەنعودا بەزێنی بۆی شەڕ نەگە لەگەڵ ڤایرۆسەکە تەسلیمی بیت ینی ها چونکە تۆ زۆر جار ئەو لێکەوتانی کە دروستە بێت کە پێوترێ سایتۆکین کرایسس لە ئەنجامی ئەوە دروستە بێت کە ئەم شەڕێکە لە نێوان ڤایرۆس و ئەوە دروستە بێ مادێک دەرەدرێت کە پێوترێ سایتۆکین کە ئەم سایتۆکینە زۆر جار ئەم کارەسات تاقڵقێنێ کە بەسەروانێکی گیان لە دەستیان ینی ئەمانە هەموو شتی تازەن بەڵام لە مناڵا بڵێ لەبەری مناڵ پێشتر ئەوەی کە وا بیرەکراوە کە بەی شێوە توش نابێت زۆر جار لەوە بەدوور بن بەڵام ئێستا ئەو مناڵانەی کە بە هەمان شت گەورە ئەوانی کە نەقسی ڤیتامین دییان هەبێ ئێمە ڤیتامین دییان پێدەین و لە هەمان کادا ئۆمێگا 3 و زینک و هەموو ئەمانە ڤیتامین سییان پێین بۆی کە بەرگریان باش بێ لە سەرەتایە بۆی کە ئەگەر بڕێکی ئەمە لە کاتێکا کە بە توشبوو هات بۆ لای ئێوە بەڵام پێش ئەوەی توش بێت ئێمە ڤیتامین دییان ئێمە زۆربەی مناڵ ڤیتامین دی ئێنێ بۆی کە گرتی بە سووکی بگرێ کە گردیشی لە سەرەت تەمانەمانیان نەدەنی کۆمەڵش سیستەمی بەرگری باشە مناڵ لە چاو گەورەیە کەمتر حاڵەتی قورسانتیان ڕۆیە بەڵام تیانە ڕوئەیە بەڵام ڕێژەکەی کەمترە ینی ئێمە بۆی خەڵک ئەزانی ئێستا کاتێک کە قساکەیت لەوانەیە خەڵکێک ئێستا کە تۆ قسەی بۆکەی کاڵێن دکتۆر پشدەر ئەڵە مناڵیش بە قورسیەگری و ئەمری ئەگەر بەس ئەمە لێک باتەوە سپێنە لە ڕاگەیانێکی دەرەکی سیرەکە کاڵە مناڵەڵە لە چاو گەورەیە بە سوورەڵە با بە دکتۆرەکانی مە وای وت بەڵام ئەم تەنها بەشەی وەرگرتەوە بیری لەوە نەکردەوە دکتۆر پشدەر بەشێک تریشی و تۆ لە قسەکانێک کاڵێ مناڵ بە سووکتری یان ڕێژەکە سووکتر کەمتر قورس بەڵام ئەمانی تریشیان هەیە دکتۆر پشدەر بابەتەکە تێنەپەڕێ مەبەستی من ئەوە بوو پێش ئەوەی مناڵێک توش بێت لە ماڵەوە پێشەوەی بێنن بۆ نەخۆشخانە یاخود هەر شوێنێکی دیکە پێویست ئەکا یەک لەو دەرمانانەی پێ بدرێت زەرەرینی و بە پێچوانەوە زۆر باشێکرێ پێ بدرێت بۆ نە بەڵێ بینە سەر چارەسەری مناڵ ڤاکسین نییە بۆ گەورە بۆ مناڵیش هەر نییە ئەو چارەسەرانی کە ئێوە لە نەخۆشخانەکەتان دەیدێن بە مناڵان چییە؟ هەموو چارەسەرانی کە بەکارێن لە گەورەیە بەکارێنە تەواو لە مناڵیشە بەکارێنێ بەس لەبەری لە مناڵانە ئێستا ئەمە چەند حاڵەتێکی قورسمان بوواتەوە بەڕاستی زۆر نەبوون بە حاڵەتەکان سۆسۆن هەموو دەرمانانە کە بەکاتەوە من نامێت تەوان دەرمانەکان ناوبێنین چونکە زۆر جارەیە کە دەرمان ناوێنی ئێسایکێ لە گلەکان زۆرەکرێت کە ئەم دەرمانانە کە ناویان هێنیت لە دەرەوە بەڕاستی بڵم بازرگانێکی زۆری پێوەکرێت یەکی لە کشە گەورەکان ئێمە ئەمەیە کە ئێمە ناوێنی ناوی دەرمان بێنین چونکە ئەمان یەکسەر لە دەرەوە خۆیان بەبێ ڕێنمای پزیشکی ئەچنەیکردن و بەکاری هێن و زۆر جار زیانێکی زۆر گەورەیان بەرەکەوێت یعنی بۆیە ئەم دەرمانانە بەڕاستی کە لە گەورەیە بەکاردێ بۆ مناڵی شەمان دەرمان بەکاردێ بەس لەبەرەوەی لە مناڵانە کەمتر حاڵەتەکە گات ینی بۆ نمونە ئێمە وتمان لەوانەیە لە گەورەیە لە سادەی بەرەو حاڵەتی قورس بچێت لە سا 20 بۆ نمونە لە مناڵانە لەوان لە سادەی بچێ بەڵام لە هەمان کاتە ئەچێت ینی بۆیە بەسم چییە ینی بۆیە ئەم دەرمانانەی کە بەکارێ بۆ نمونە چ لە سەرەتایە لە ئەم دەرمای ڕێمدەسیڤیر و پیر و بڵین هەموو ئەمانە ئەکرێ لە مناڵیشە بەکار بێ بەڵام خۆشحاڵیەوە ئێستا کەمتر پێویستمان بەم دەرانەوە پلازمامان بەکارێنەوە بۆ نێوانە بە مناڵ پێویستمان بە سیپا بۆ لە گەورەی هەل ڕۆژخانەی خۆشمان هەیە بۆمان داناوە یعنی پێویستمە هەموو ئەم شانە یعنی ئەو ئەزیسترۆمایسینەکە بەکارێت لای خۆشمان بەکارێت ینی هەموو دەرمانانە بەکارێت وەک گەورە بیزەبت تێگە لێم بەڵام مەبەسم چییە ئێمە نامانەوێت ئێستا ئەوەنە بەکار بێت بەڕاستی چونکە لە گەورەیە کادانەوەیکی زۆر خراپی دروست کرد خەڵک زۆر هەبوو لە ئەنجامی ئەم دەرمانانی کە پێویستی ناکرد من نەخەب بۆ خەڵک تەنها وتویانە بە تێستەکە بۆیان کردووە کە پۆزتیڤە یەکسەری تر ئەم ڕۆژوە هەم دەرمانانە سیرەکەی کاریگەریەک ماکێکی زۆر لەسەرم نەخۆشە دروست بووە زۆر جار مەترسی بۆ سەرژانی دروست بووە بێنە سەر نەخۆشخانەی مناڵانی سلێمانی ئاماژت بۆدا کە ئۆکسسیجینەکە بەستنەوە بە بەشی تایبەتەوە لە نەخۆشخانەکە ئەمە زامنە بۆی کێەوە لە ناو نەخۆشخانەی مناڵانی سلێمانیە بڵێن وحدەیە یاخود یەکێکی تایبەتان بە توشبوانی کۆرۆنا بۆ مناڵان کردێتەوە یاخود پێداویستی دیکەشتان ئەوێت بەدڵنیە و پێداویستی ترمانەوێت سامە لەگەڵام وحدەیەمان کردەوە هەر وحدەیە بە تەنیا بەس نییە بووی چونکە پیسمان بە سیپاپ ئەمریکی سیپاپمان کەم هەیە داوامان کردەوە پرۆپۆزڵشمان تەقدیم کرد لە نووسیارە بە زووترین کات بەنیازن ئیشی لەسەرکەم ڤێنتیلێتەر ئامێری هەناسەدانەکان ژمارەیەکمان هەیە کەمە بەڵام داوامان کردووە هەمان شت پرۆپۆزڵمان تەقدیم کردووە لە ڕێگەی بەڕێوەبەراتیەوە لە ڕێگەی پارێزگارەوە یەکێ لە شتەکانی تر ئێمە پێشتر تەنها سێ یەکە لە ناو نەخۆشخانەی مناڵانە ئیشیە کرد
ئێستا لە ئێستاە کە هیچ یەکەی ترماتوانەوە سەیەکی ئیشەکات کەواتە سەیەکەی تریشمان هەیە کە کەوێتە ئیش چوارێکی ترمان هەیە کاکەوێتیش لەدات و کەواتە توانین نەخۆشخانەی مناڵان بۆ هەیە ئەم نۆژەنکردنەوە دروستکردنی بەشی تازا بێتە دوو ئەوەندەی جاران بە ژمارە توانێت چەند مناڵتانە بێت بۆ کۆڕۆنا کە تەواو بوو بۆ کۆڕۆنا توانین دوو تاجێگەی نزیکەی 70 بۆ 80 نەخۆشمان هەبێت تێگەشتی 70 بۆ 80 نەخۆش بۆ مناڵ زۆرە ئەگەر دوو وحدەی بکەین لەسەرتەوە ئێمە وحدەیەکەکەین ئەم وحدەیە نزیکەی جێگەی 35 نەخۆشە بێت یعنی ئێمە ئەگەر بۆنمە پێویستی کرد نیوەی نەخۆشخانەکەکەین بەوە کاکرا بۆنمە لە ئێستا تاوان هەندێک نهۆ ماوەتەوە بێ جێگەی توانین 80 نەخۆش لە داهاتوو ئەگەر زەرور بوو بۆنمە بۆ کۆڕۆنا و بۆ ئینفلۆنزاوانە ئەکرێ جێگەی 100 نەخۆش 150 نەخۆش بکەین بە کۆڕۆنا و بە ئەوە بەڵام ئینشەڵا تەمەناکەم نەگەینەوە ئاستەوە نەگاتەوە حاڵەتەش بەڵێ لە ناو نەخۆشخانەکانی دیکە لە ڕوبەڕوونەوەی کۆڕۆنا ژمارێکی زۆر کارمەند توش بوون لای ئێوەژەم حاڵەتتان هەیە لا ئێمە زۆر زیاترە با پێوەڵەمەزانی بۆ لای ئێمە زۆر زیاترە بەداخەواڵێم ئەم هەڵە باوەی کە بازەکرا کە مناڵ بە هیچ شوێ توش نابێ ئەمە وای کردبوو کە لە نەخۆشخانەکە لە کارمەند و پزیشک زۆر جار لەوانەیە خۆپارێزێتەوە هەرچەند ئێمە دەمێکە داواکەین کە وحدەیەکی تایبەت بە کۆڕۆنا بکرێتەوە بۆیە لە ژمارێکی زۆ پزیشکمان توش بووە ژمارێکی زۆ کارمەندمان توش بووە هەموو ئەمانش لە ئەنجامیەوە بە کە بەڕاستی لە نەخۆشخانەکانی تر یەکێک کە چێت سەردانی نەخۆشیەکە خۆ دەزانی خۆپارێزێکی تەواوکە بەڵام لەبەری نەخۆشخانەکە ئێمە وحدەیەکی تەواو وحدەیەکی تایبەتمان نەبووە بۆیە خۆپارێزێکی تەواویشی نەکردووە لە هەمان کاتدا نەیتوانێت خۆپارێزیکە بە دڵنیایەوە ئەگەری توشبوونی زۆر زیاترە بۆیە بەشێکی زۆر لە پزیشکانمان توش بوون چاکیش بوونەوە هەندێکیان ئێستا توش بوون بە بەشێکی زۆر کارمەندیشمان هەیە کە توش بوون زۆر بە قورسیش هەندێکیان گرتویانە کەویش لە ئەنجامیەوەی لە مناڵی توش بووە توش بوون بەڵێ کێشەی ستافتان بۆ دروست دەبێت بۆ ئێستا و داهاتوو 100% کێشەی ستافمان بۆ دروست دەبێت بە دڵنیاییەوە ئێمە داوامان کردووە تۆ لەبەرەوەی تۆ ئەم توانای نەخۆشخانەکەی بە دوو ئەوەنە ئێستا ڕێک توانای نەخۆشخانەی مناڵان جارانەگە 150 نەخۆشی وەرگرتی بێ ئێستا تواناکەی بە 300 نەخۆش لە داهاتوە کە تەواو بێت چونکە ئێمە بەشی تازاکەینەوە زۆر بەشمان زیاد کردووە بە دڵنیاوە ئێمە داوامان کردووە بەلایەنیکەوە 50 بۆ 60 کارمەندی ترمانەوە لە داهاتوە بەڵێ دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان لە سلێمانی سوپاس کە لەگەڵماندا سپاس ناوبڕێک وەرەگرین و تەوەری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشەویستان ڕیفۆرمی ئابووری دەستەواژەیەکە کە هاوتەری بە لەگەڵ سیاست و حکومڕانی حکوومەتەکان کە لە بوارە جیاوازەکان نەک تەنها لە بواری ئابووری بەڵکو لە بواری ئیداری و ڕێوشێنەکانی دەوڵەتداریشە ئەگیرێتە بەر لە عێراق و کوردستان پرسی ڕیفۆرم و چاکسازی هەمیشە جێگەی مشتومڕ بوو هەندێک پێیان وایە چاکسازی گرێدراوە بە تەواوی سیستمی حکومڕانیەوە واتە نابێت تەنها وەکو پرۆژەیەکی کاتی تەماشا بکرێت بەڵکو دەبێوەکو پرۆسەیەکی بەردەوام و خێرا لە ناو سیستمی حکومڕانیدا تەماشا بکرێت هەندێکی دیکە بە پێچەوانەوە لێکدانەوەی پۆ دەکەن وەک پرۆژێک دەیبینن و مەودای بیرکردنەوە و تێڕوانینیان لەسەر پرسی چاکسازی و ڕیفۆرم فراوان ناکەن لە ماوەی چەند مانگی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی هەبوو بۆ چاکسازی لە دەرماڵە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو بە دیاریکرایش ڕێکردنەوەی دەرماڵە بوو پرۆژەکە ئەمە چ ئەنجامێکی هەبووە لە بواری چاکسازیدا لە حکوومەتی عێراقیش تازە پرۆژەیەکی چاکسازی پێشکەش کراوە لە دوای هەموو قەیران و نەهامەتی بەسەر ئابووری عێراق داهاتووە پرۆژەیەکەیە کە حکوومەتەکەی مستەفا کازمی پێشکەشی کردووە ناوی ناوە کاغەزی سپی کە پرۆژێکی گشتگیرە بۆ ئابووری عێراق هەرچەندە تا ئێستا دەرهاویشتەکانی یاخود لێکدانەوەکان لەسەر ئەم پرۆژەیە و ئایندی پرۆژەکە دەرنەکەوتووە بەڵام وەکو پرۆژەیەکی گشتگیر بۆ چاکسازی لە ئابووری دارایی عێراقدا تەماشا دەکرێت بە هەر حاڵ لە تەوەری دۆمی گەرماوگەرمدا قسە لەسەر ڕیفۆرمی ئابووری لە عێراق و هەرێمی کوردستان دەکەین دکتۆر کامەران حەمە مامۆستای زانکۆ لە دکتۆر کامەران ئەحمەد حەما لە ستۆدیۆ لەگەڵمدایە بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتە دکتۆر کامەران بەخێر بیت با لە ڕووی ناوەڕۆک دەست پێ بکەین لە ڕووی ناوەڕۆک و ماناوە مەبەست چییە لە ڕیفۆرمی ئابووری سەرەتا سپاس بۆم دیبانێ وشەی چاکسازی ئابووری یان ڕیفۆرمی ئابووری بە عەرەبی الإصلاح الاقتصادی وشەیەکی تازە نییە لە کۆتایی هەشتاکانی سەرەتای هەشتاکان ئەفوم کرد کۆتای هەفتاکان سەرەتا هەشتاکانی سەدەی بیستەمەوە پاش شکستێنانی ئەزمونونەکانی گەشەپێدانی ئابووری گەشە و گەشەپێدانی ئابووری لە جیهانی سێ ئەمە وەکو پاکێجێک
وەک وەسفەیەکی چارەسەر لە بانقی نێودەوڵەتی و سندوقی نەقدی نێودەوڵەتی و بانکی ئاوادانکردنەوەی نێودەوڵەتی بانک الإعمار لەگەڵ سندوق النقد الدولي ئەم پاکێجە ئەم بەرنامەیە ئەم ڕێوڕەسمە ئەم وەسفە پزیشکیە ئابوووریە پێشکەشکرا بە وڵاتان دیارە ئەگەر ئێمە باز لە بەرنمەکانی چاکسازی بکەین بەرنمەکانی چاکسازی بەهێزترینیان گەورەترینیان کارپێکراوترینیان ئەوەی سندوقی نەقدی دەولی و بانکی ئەعمارە ئەگینا فینی تریشمان هەیە فۆرمی تریشمان هەیە بۆ چاکسازی بەڵام ئەو فۆرمانە فۆرمی بەرتەسکن فۆرمی بچکۆلەن فۆرمی ناوچە وڵاتێکی دیاریکراون کە نەتوانراوە بێ بە ئەزمونێکی جیهانی لێرە بن وەکو پسپۆڕێکی تایبەتی خۆم من جەخت دەکەمەوە لەسەر ئینەکەی فۆرمەکەی بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی سندوقی نەختینەی نێودەوڵەتی ئەم چاکسازی ئابووریە لە کە ئەم دوو دەستگا جیهانی کە دوو کۆڵە خۆی گلۆبالیزیشن سخاوانی سێ کۆڵەکەیە دوانیان ئەمانن گۆڵەکەی سێهێمیشان WTO-ە بڕێکخراوی بازرگانی نێودەوڵەتیە ئەم دوو پایە گرنگەی گلۆبالیزیشن جیهانگیری لە جیهانە کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دروست بوون ئەم دوانە هاتوون ئەم بەرنمەیان پێشکەش کردووە بۆ ئابووری وڵاتانی جیهانی سێ بۆ ئەو وڵاتانی کە ئەم نەخۆشییانیان هەیە یەکەم یەکلایەنن یان تاکلایەنن وەکو عێراق نەوتە فرۆشێ یان هەندێک وڵاتی بەس ئاڵتو نەفرۆشێ وا هەتا دوایی دوو بەعربی اختیلالی هەیکەلی یعنی ناهاوسەنگی پەیکەربەندی ئابووریان هەیە بێکاری زۆرە هەڵاوسانیان هەیە دائما هەیکەلەکەمە بەست لە چیە سەیری کرد سیر کرد بۆ نمونە لە هندستان لە چینیش بۆ نمونە دوو کەرتی پیشەسازیان هەیە کەرتێکی پیشەسازی وابەستە بە دەرەوە زۆر پێشکەوتووە کەرتێکی کشتتوکاڵی ناوخۆی نەریتی تەقلیدیشیان ترادیشنەڵیشان هەیە کە زۆر دواکەوتووە کەواتە ئەوە اختیلال دروست دەکات کەواتە ناهاوسەنگی نییە لە بەرەو پێشچوونی کەرتە ئابووریەکان کەرتە ئابووریەکانە ئەمە پێوتری اختیلال لە عێراق شەمە وجودیە کەرتێکی نەوتی پێشکەوتو تێ لە بەرهەمێنان و هەنار دەکردنەوە باشترین تەکنەلۆژیای یا بەرهەم بەکاردێنێت بەڵام لەوانەیە لە کەرتی کشتتوکاڵدا و پێشکەوتنەوە ئەو تەکنەلۆژیا گەورەیە نابینی وەکو ئەوەی کە ڕۆژانە داهێنان لە کەرتی نەوتاچی دێتە بواری لە ژڕی کۆمپانیەکان وێتە بواری کەرتی بەرهەمێنانی نەوت لە نەهە لە عێراق لە هەموو وڵاتە نەوتیەکان ئەمە نمونەیە وەک نمونەیەک اختیلالی هەیکەلی مەبەسمان چیە هەندێک کەرت مەسلەی کرێکارێکی زۆر بەکاردێنێ بە شێوەیەکی هەندێکیان نە ئەو کەرتێکی تر بۆ نمونە کەرتینەوە لە سەتایەک دەستی ئیشکار بەکارێنێ کەواتە چڕی سەرمایە هەیە زۆر نەک چڕی کاپیتال ئینتێنسڤە نەک بڵین لیبەر ئینتێنسڤ ینی کەسافەت ڕەسلمالمان هەیە کەسافەت العەمەلمان هەیە چڕی بەکاربردنی کار چڕی بەکاربردنی سەرمایە باشە لێرەیە تۆ لەم وڵاتانە ئەمە ڕوونتر بۆ بینەر ڕوونی ئەو کەرتانە ئەو کەرتانی کە وابەستن بە دەرەوە بۆ نمونە کەرتی نەوت کەرتێکی پێشکەوتووە چڕی سەرمایە پارەیەکی سەرمایەکی زۆری وێ لە سەتا یەک بۆ لە سەتا دوو دەستی ئیشکەر بەکاردێنێ کەواتە کرێکاری کەم دەوێت کە کرێکاری کەمیست ئەوە پێی ناوترێت چڕی هێزی کار ئەگەر سەرمایە زۆر پێوتری چڕی هێزی سەرمایە دکتۆر کامەرە سیرکە ئەنجا ئەم وڵاتانە دائیمەن کورتێنانی بوجیانەیە تەرازوی پێدانیان لاسەنگە بۆ جێگشتیان لاسەنگە دائیمەن کورتێنانە دائیمەن هەناردایان کەمە و هاوردایان زۆرە ئەمە چی دروست کردووە ئەو بارە ئابووری دروستەکە کە ئەمڕۆ لە ژمارەیەکی بەرچاو لە دەوڵەتانی تازە پێکەشتویان دەوڵەتانی جیهانی سەیە تۆی بینیت ئەمان هاتنە بێت چی بکەیت تۆ کە نەخۆشیەکەت دۆزیەوە کەواتە ئەبێ هاوسەنگی وەک پەیکەربەندی ئابووری بگەڕێنیتەوە ئەبێ نرخی پارە بەجێگیر بێ هەڵاوسان بەرداوامی ڕوونەدا هێزی کار بخەیتە کرێکار گەشەی ئابووری دروست بکەیت ئەمانە تۆ ئەبێ چۆن دروستی بکەیت لەم فۆرمەی بانکی نەودەوڵەتی و سندوقی دراو بە دوو ئاڕاستە ئیشەکات
ئاراستەیەکیان پێی دەگوترێ ماوە کورت و ماوە درێژ. بە ماوە کورتەکە پێی دەوترێ استقرار گێڕانەوەی جێگیری بۆ ئابووری باشە، ئەوەی دووەمیان پێی دەوترێ تصحیح الهیکلی، تەثبیت و استقرار. یەکەمیان بۆ ماوەی کورت جێگیرکردن و چەسپاندن و جێگیرکردن. ئەمەی ماوە کورتەکە لە ماوەی ساڵێ بۆ 2 ساڵە ئەبێت جێبەجێ بکرێت. هی دووهەمیان بۆ ماوەی 2 ساڵ و زیاترە کە پێی دەوترێ ڕاستکردنەوەی پەیکەربەندی ئابووری. ئەمە لەسەر ڕەچەتەکانی ئەم دوو جۆرە تۆ ئاراستە ئیشەکە یەکیان لە ماوە کورتە یەکیان لە ماوە کورتە. بەس پێش باوەکە باس لەسەر ڕەچەتەکانکەی ئەم ڕەچەتەی سندوقی نەخت و لەگەڵ بانکی نێودەوڵەتیە وتە شکلێکی یاخو شێوەیەکی جیهانیان وەرگتەوە کاری پێ زۆر وڵات بکات وە خۆشت خۆت تێیدیشت کرد. بە دیوەکەی تریە فۆرمەکانی دیکە بۆچی نابنە جێگەی سەرنج؟ ئەنی فۆرمی دیکەمان هەیە بۆ چاکسازی تەجربەی یوگۆسڵافی هەیە، تەجربەی سۆڤێتی هەیە، تەجربەی یوگۆسڵافی دوای جەنگی جیهانی دووەمە، تەجربەی سۆڤێتی لە دوای جەنگی ناوخۆ و جەنگی یەکەمی دنیاە کە بەڕاستی لە ساڵی 1925ەوە دەست پێەکە کە ستالین بۆ یەکەم جار نەخشەی 5 ساڵت داهێنێت. باشە تۆ ئەم دوو وەسفانت هەیە. لە پاڵەمانەشە تەجربەی چینی میلیت هەیە، ئەزمون کە ئەزمونن ئەمانە. بەڵام سیرکە کێشە لێرەیە چییە؟ ئەو سیستمە اقتصادیە کە ئەو فەلسفە اقتصادی کە وەسفەی سندوقی نەقدی نێودەوڵەتی دەرەکات جێبەجێکات، ئەو فەلسفەیە نییە کە سۆڤێت و چینی میلی و یوگۆسڵافی جارانی لەسەر بنیادنراوە کە کوبیەکانی ویستیان بیکەن، ڤێتنامیەکان ویستیان بیکەن. بەڵام لە نەتیجەیە تۆ چیت بینی؟ هەراسێنانی یەکێتی سۆڤێتت بینیوە کۆهای لێ هات ڕووسەکان نانیان نەبوو بیخۆن بۆ ماوەی 10 تا 15 تا ئەم کابرای ئێستا لەسەر حکومە پۆتین هاتنە سەر حکم و ئیسلاحاتی اقتصادیەکەی سندوقی نەقدی نێودەوڵەتیان کرد. یوگۆسڵافیا منهەجەکەیان چی بوو؟ سیرکە ئیسلاحی سۆڤێتی لەسەر قسەیەکی وەختی خۆی لینین قسەیەکی هەیە لە ساڵی 1920 ئەڵێ رووسیا زایدەن کارەبا یەکسانە بە سۆشیالیزم. کارەبا تەکنۆلۆژیایە، کارەبا وزەیە، کارەبا پێشکەوتنی پیشەسازیە، کەواتە ڕووسەکان هاتن ئەتیمادیان کردە سەرچی سەرکەرتی پیشەسازی، چونکە لە ساڵی 1940 رووسیا شەشەم وڵاتی پیشەسازی دنیا بووە پێشەوەی جەنگی یەکەم دەست پێ بکە. کە جەنگی یەکەم تەواوە بێ رووسیا یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتوەکان، چونکە رووسیا لە ساڵی 1970 لە جەنگێتە دەرێ. بەڵام دوای ئەوە 5 ساڵ جەنگی ناوخۆیی بێ بینی سوپای سوور و سوپای سپی. لێرەیە ستالین دەست پێەکە بەچی دەست پێەکات؟ ستالین لە مێژووی خۆیان بە درەندە ناسراوە و ئەشیڵێن وایە 3 ملیۆن جوتیار کوژراوە لەسەر دەستی. بۆ ئەوەی ئەو نەخشە ئابووری ئەو لەسێ سۆڤێت کا بە وڵاتێکی پیشەسازی سەنگین. دکتۆر باشە کەواتە ئیسلاحی اقتصادی سۆڤێتی لەسەر بنەمای بە پیشەسازیکردنی وڵات. ئەمە بەسێمە زیاتر یوگۆسڵافیەکان تۆ بازە تەجاریبی ترەکەیت. یوگۆسڵافیەکان چیان کرد؟ یوگۆسڵافیەکان هاتن نەخشەیەکی اقتصادیان دابست. نەخشەی اقتصادی هەیە لەسەرەوە بۆ خوارەوە، هەیان لە خوارەوە، بەس نەخشەی اقتصادی یوگۆسڵافی نەخشەیەکی مولزەم نەبووە و مرکزێتێکی توندیشی تیا بەکار نەهێنراوە. ئەوش نەتیجەی نەبوو. نەتیجەکە چونکە چی لێرەیە ئەبێ زەمینەیەکی سیاسی هەبێ سەراحەت با پێت بڵێم. ئەو ڕەچەتانەی کە سندوقی نەخت لەگەڵ بانکی نێودەوڵەتی دایانێ بۆ چاکسازی بە پێی وڵاتەکان کەواتە ئەزمون کراوە. بەڵێ ئەمە لەوە پرسیارە دەکەم. ئێمە لە هەرێمی کوردستان پرۆژی چاکسازی هەیە و لە عێراقیشدا وەک باسم کرد کاغەزی سپی هەیە کە پرۆژێکی گژیرە بۆ بواری ئابووری و دارایی. ئەمانە سەرچاوەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕەچەتەی کە سندوقی نەختی نێودەوڵەتی لەگەڵ بانکی نێودەوڵەتی یا دای ڕشتە بۆ چاکسازی. من بەوەی ئەوەی هەرێمی کوردستان ئەوەندەی کە بینیومە ئەو ڕەچەتەکەی بانکی نێودەوڵەتی ئەوەندەی هەرێمی کوردستان بینیەوەی ئەوەی عێراق زۆر مستەفا کاظمیم نەدیوە و ناشتان هیچ قسەیەکی لەگەڵا بکەم. بەرنامەکەی عێراقم نەدیوە کە مشتێ نەمبینی بێنم زۆر ناتوانم هیچ لەسەر بڵێم. بەزەوەی هەرێمی کوردستان چاکسازیەکەی عێراق چاکسازیی اقتصادی نیە ئەوەی هەرێمی کوردستان بە پلەی هێندەی چاکسازیێکی ئیداری سیاسیە.
تێگەشتی کەواتە ئیسلاح لە اقتصادا ناکرێت بەڵام سیر بکە چی اقتصادی بکەیت لەلایەنی ئابووریەوە ڕنگدانەوەی سیاسی و کاریگەڕی هەیە بە هەمان جۆرەش کردەوە چاکسازی ئیداری و سیاسیش ڕنگدانەوەی اقتصادی هەیە سیرکە لەوەتای لە 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر چیەکاتەوە کەمکردنەوەی خەرجیەکان بەڵام چۆن سیرکە دێت موچە ببڕێ دەرماڵە کەم کاتەوە موچە لابەری نازانم چێ یعنی هەموو یاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 1970 لەسەر موچەیە ئێستا ڕووی کردۆتە بوارێکی تریش نەک بەبڕی بۆ نمونە بندیوار و دوو موچە و سێ موچە و خەریکەوەنەوە نێر خۆت لە ڕاگەیانەکانە ئایبیستین و ئەمانە دوێنێ راپۆرتێکیان پێرێ داوەتە پەرلەمانی کوردستان دەربارەی ئەوەی کە لە چەند میلیۆن ئەگەڕێتەوە چەند ملیارە گەڕێتەوە لەوەی ئەگەر پێشمەرگەی خانە نشینکراوە بە هەڵا یان وەزیر خانە نشینکراوە بە هەڵا ئەمانە دۆسیەکانیان دەربێنین و ئەوە بکەین ئەوە بکەین ئەوەندەمان بۆ گەڕێتەوە ئەمە پێش ئەوەی چاکسازیێکی ئابووری بێ چاکسازێکی ئیداریەکە یوسفجان لێرە ئەمە کە ئێمە باز لە ئیسلاحەکەین ئەبێ بزانین سندوقی نەقدی نێودەوڵەتی و بانکی ئیعمار تەرکیزیان لەسەر بەرهەمهێنانە بەڕێزم تەرکیزیان لەسەر بەرهەمهێنانە ئەگەر ئەبێ بەرهەمهێنان زیاد بکەیت دکتۆر ئەگەر پرسێک یاخود پرۆژەیەک پرۆسەیەک ئەو چوارچێوەیە نەگرێتەوە کە سندوقی نەخت و بانکی نێودەوڵەتی دایان ناوە کەواتە پێی ناوترێت چاکسازی؟ چاکسازیە بەس اقتصادی نییە کاریگەری اقتصادی هەیە ئاثاری اقتصادیە شوێنەواری ئابووری هەیە کەواتە چۆن ئەمە بگۆڕێ بۆی کە چاکسازیکی سەرتاسەری بێ لە ئابووری ئەگەر ئەوەی چاکسازی ئابووری بکات بابێ لە کەرتی ئابووریەوە دەست پێ بکات چۆن؟ نەک لە هەیکەلی ئیدارە و لە ئەو هەڵانەی کە لە بواری داعینکردن و موچە بەخشین و تەقاویدکردن و ئەمانەیە کراوە کاکە ئەم کارانە ئەوەی کە کراوە هەمووی بڕیاری فەرمانی وەزاری فەرمانی ئیداری و ئەم شتانی بۆ دەرنەکراوە نووسراوە فەرمانی ئابووری وەرە هەموو نووسراوە کەواتە دکتۆر کامەران چۆن چاکسازیەکە ئەکرێتە چاکسازی ئابووری ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ بەپێ ئەوەی کە من پسپۆڕم و دکتۆرام لە چاکسازی ئابووریە هەیە ئەوەی لە ئەمڕۆ لە کوردستانە گوزارێ بە پلەی یەک چاکسازیەکی کارژێڕی سیاسیە نەک چاکسازیەکی ئابووری بێ کەواتە ئەگەر تەحویلی کەین بیگۆڕی بۆ چاکسازی ئابووری وەکو خۆدا ماژەر پێدا چۆن لە کەرتە ئابووریەکانە دەست پێ بکرێت ئەبێ چی بکەین ئەوڵ جار ئەمە قسەکەیە طبعا چاکسازی بە کۆمەڵی سیاسات دەکرێت کۆمەڵی سیاسەتی ئابووری مەبەستە ڕامیاری ئابووری نەک سیاسەتی ئەحزاب و شتیوان ئاڵم حیزبایەتی شتیوان ئاڵم یەکەمیان سیاسەتی نەختینەیی هەیە کە یوسف ڕەشزانی خۆت لەگەڵ سیاسەتی دارایی هەیە ئێمە لە هەرێمی کوردستانە شتێکمان نییە ناوی سیاسەتی نەختینەیی بێ چون ئێمە دەوڵەتی سەربەخۆنین بانقی مرکزیمان نییە کەواتە ئێمە پێیەکمان لە پێکانی هەنگاونان بە دارعەساکەی کە فۆڕمی بانکی نێودەوڵەتی و سندوقی نەقدراوی نێودەوڵەتی بە ئێمە ئەدا کە هینە نیمانە کەواتە ئێمە تەحەکوم ناکەین بە کۆمەڵێک شت تەحەکوم ناکەین بە کوتلەی نەقدی بە بڕی پارە لە بازاڕە تەحەکوم ناکەین بە سعری فائیدە تەحەکوم ناکەین بە احتیاطی قانونی بانقەکان تەحەکوم ناکەین بە جوڵەی بانقەکان ئێستا هیچ بانقی لە هەرێمی کوردستان بانق نییە ئەگەر تەواوی بانقەکانی کەرتی تایبەت ئێستا لە سلێمانی و لە هەولێر و لە دۆک ڕێپێدراون لەلایەن بانقی مرکزی عێراقیەوە هەمویان چونکە ئەگەر لەوێ بڕێک لە دراودانن لە سەرمایەکەیان ئەوە کە عادەتەن لە عێراق سەتابیست پێی دەوترێ احتیاطی یەدەگی یاسایی باشە تۆ لێرەدا ئەم شتانە بازەکەیت لێرە چیمان بەدەستەوەیە سیاسەتی دارایی سیاسەتی دارایی یعنی دەساتە گشتیەکان و خەرجە گشتیەکان باشە ئێمە ئەبێ بین لەسەر خەتی چی بکەین بۆ جێ گشتیش بکەین کەواتە ئەبێ ئێمە چی کەم بکەینەوە کورتێنانی بوجەکەم بکەینەوە حکوومەت هەرێمی کوردستان لەسەر کورتێنانی بوجە لەسەر چیژەکە لەسەر زۆرکردنی دەساتەکانی ئیشی نەکردووە لە 6 ساڵە لە هەرێمی کوردستان ناوی بودجەی جارێ ئەوە هەر نیمە ئەوە هیچ ئەوە لەو لاوەدانێ بەڵام خۆ خشتەیەکمان هەیە تایە سەرجەمی دەستهات و سەرجەمی خەرجەکان کۆکاتەوە ئێمە سیرکە کاک یوسف
شتی ئەم کوردستانی ئێمە ناتەواوی زۆر تێدایە بە سەراحەت یعنی ئێمە لێرە بە ئازادی قسە بکەین